سەرەتا هەمووتان بەخێر بێن زۆر سپاسی ئامادەبوونتانەکەم وەک لە داوەتنامەکان نووسی بوومانەیەکێ لەو کێشانەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە زۆر باسی لێکرێت مەسلەی یاسای مافی بەدەستهێنانی زانیاریە. ئەم یاسایە لە ساڵی 2013ەوە لە پەرلەمانی کوردستان دەرچووە هەر لە 2013 لە وەقایع من پێم وایە زۆرترین زانیاریە دەن بە کەناڵەکانی میدیا بەڵام لە پشتی بابەتەکەەوە بە شێوەیەکی نایاسایی بۆی کە کاغادلی جوتی بەو شێوەی کە بۆ خۆیان پێویستیانە ئاوە بەکارێنێەوە کەناڵەکان بڵاوێکاتەوە مثلەن زۆرترین ئەو کۆبوونەوە نهێنیانەی کاکرێ میدیاکان بڵاوێکەنەوە بەڵام بەش لە ڕسمیە نییە کتاب بکە و ئامارم بەرێەوە ئەوی کە ئەوێ پێدەیە وە لە ڕاستیە هۆکاری ئەم یاسایە درێژەی یاسای ژمارە 35 ساڵی 2010 یعنی بۆ پشتیوانی ئەو دەرکراوە بەڵام خۆی لە ئاسڵا بەشێکی زۆری یاسای ژمارە 35 جێبەجێ ناکرێت مثلا لە سادەترین شتیاوێ کە ڕۆژنامە نووس نابێ بگیرێ بۆ کەناڵ نابێت دابخرێ یان بسووتێنرێەوە هەروەها لەبەرەوە کە یاسای ژمارە 35 جێبەجێ ناکرێ یاسای مافی بەدەستهێنانی زانیاریش تەحسیل حاصلەکە وەکو خۆی جێبەجێ ناکرێ فاکتەرە ئەساسیەکەشی ئەوەیە کە مەسەرەن ئەوەندەی من بزانم لەو مەدەتێ ڕابردووە مەسەلەن بەڕێز سەرۆکی حکوومەتم بینیەوە جێگیری سەرۆکی حکوومەت لە پەرلەمان ئەوان ینی خۆشیاڵێن ینی پەیوەندی نێوان دەسەڵات و ڕۆژنامەنووس پەیوەندێکی تەندروست و ساغ و سەلیم نییە و بەشێکی زۆریشان گومانیان هەیە لە میدیاکار و ڕۆژنامەنووس وەکو ئوستازی جوتیە و زانیاری منی دەمێ دێڕێکی لێ بڵاوەکاتەوە ئەوەی تری حەزم بەکە یان ڕەنگە بەشی تری بەکاری بێنێ لەبەرەوە بەڕای من ئەوەی کە ئەم وەهمەی کە هەیە لە بینی دەسەڵات و ڕۆژنامەنووس ئەگەر کۆتایی نەبێت تەندروست نەبێ هەر بەم حاڵا بێ لەم یاسایش باشتر دەرچێ ناتوانێت مەسەلەن خۆی ڕاستە پرۆژە یاساکە خزمەتی هاوڵاتیەکە وە زانیاری بەڵام لە ئەسڵ ئەگەر میدیا مەسەن بتوانێت ئەم زانیاریانی هەموو دەستکەوێت ئەتوانێت تەختەی مەسەن پێداویستیەکانی کۆمەلگا هەمووی بکە بە نەزەری منەوەیە کە ئەمە گرفتێکی ئەساسیە و ناتوانێت تا ئەم بارودۆخی ئەم دوو پەیوەندی نێوان ئەم دوانە ینی تەندروست نەبێ وەسیقەیان بەیەک نەبێەوە تا ئێستا ئەوەندەی بزانم نەخێری ئەوە نەبووە بەڵام ئێمە لەگەڵ مەسەلەن حکوومەت و ئەنجومەنی قەزا و لەگەڵ دادگاکان و ئەنامیشە تاکیدمان لەوە کردوتەوە بەڵام دیسان هەر ئەم قسە ناکرێ ینی هەندێک قسەی زیاتریش کە ڕەنگە لێرە پێم خۆش نەبێ باسیکەم لە هەرێمی کوردستان